سڵاوتان لێ بێم کاتتان باش. ئامارەکان لە دادگاکانەوە پێمان دەڵێن کە زۆرێک لە هۆکارەکانی جیابوونەوەی نێوان هاوسەران و لێکترازانیان بەهۆی سۆشیال میدیا یاخود ئامێرە زیرەکەکانەوە بووە. زۆر جار وێنەی کەسی خەڵکانێک بە تایبەتی ژنان و کچان کەوتونەتە بەردەست کەسانێک بڵاویان کردوتەوە بەبێ ئەوی مافی بڵاوکردنەوەیان هەبێ چەندین کێشەی دیکەی جۆرا و زۆری لێ کەوتۆتەوە. ئەم هەموو هۆکارە زۆرە ئایا دەکرێت لە 2022دا لانی کەم بۆ هۆکاری جیابوونەوە کەم ببنەوە و بەو جۆرە نەمێنێتەوە؟ لەسەر بابەتە بن کۆڵکارێکی گرنگ ئەنجام بدەین. کاتێک دێیتە ناو دادگاکانی هەرێمی کوردستان بە تایبەت لە کەیسەکانی پەیوەست بە باری کەسی چەندین چیرۆکی جۆرا و جۆر گوێبیست دەبی کە بەشێکی زۆری پەیوەستن بە یاسای ژمارە 6 ساڵی 2008 یاسای قەدەغەکردنی خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن کە لە ڕێگایەوە سەری کێشاوە بۆ ناوپاچی هاوسەری و چەندین کێشەی دیکەی کۆمەڵایەتی بۆیە زۆریان چەندین جار دێنەوە دادگاکان و لای دەدوەرەکان داوای جیابوونەوە دەکەن. بەپێی ئامارێک لە دادگاکانی هەولێرەوە تا 1/2021 حاڵەتەکانی مارەبڕینی یاسایی پێمان دەڵێن کە 15164 حاڵەت هەبوو. لە بەرامبەردا 2979 حاڵەتی جیابوونەوەش تۆمار کراون. ساڵانە بەشێک لە پارێزەرەکان کۆمەڵێکی زۆر داوا دەبینن کە بۆ جیابوونەوە پێشکەش کراون. پەیوەستن بە پرسی تۆڕە کۆمەڵایەتیەکان و سمارتفۆنەکان هەندێک لە پارێزەرەکانیش پەنا بۆ ئاشتەوایی کۆمەڵایەتی دەبەن و هەوڵ دەدەن بە جیابوونەوە کۆتایی نێت. سەداسەد ئەو مۆزوع هەیە بەڕەئی من مۆبایل و ئەو سۆشیال میدیا و کۆمەڵێک ئەوانە ینی هۆکارن بۆ جیابوونەوە وەک خۆم جاتە تەرەفی پیاوەکەی بم چ تەرەفی ئافرەتەکەی بم احتیمالی 35 یەکەم 35 حاڵەت بداية أما فنا دبينا برسولة قرنا تيزينا بيتن قرنا حلازي بيتن إنزا بالدينا طلاقك بلان طلاقكش شتيكو إلهية وناحلازين كا أو ري بقرينا بر ئەم پارێزەرە نزیکەی 25 کەیسی جیابوونەوەی لا بووە کە پەیوەست بوون بە پەیوەندی نادروستی هاوسەران لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکان و مۆبایل. لەگەڵەوەشدا بەشێک لە هۆکارەکانی دیکە بۆ جیابوونەوە پەیوەستن بە پرسی هاوسەرگیری پێشوەختە. چیرۆکی هاوسەرگیری کچێکی تەمەن 15 ساڵ و کوڕێکی 20 ساڵان دەگێڕێتەوە کەوا چۆن کۆتایی هاتووە. من وەکو پارێزەر کە لە 2021دا 22-25 کەیسی تەلاقمان لابووە. نمونەی زیندوومان هەیە لەوەی پیاوەک داوای لە ئافرەتەکەی کردێت کە کاری لە شفرۆشی لۆ بکاتن. دەیباتە لای برادەری دەیباتە لای ناسیاری و کوڕەکەش تەمەنی زۆر گەورە نەبوو لەوانەیە 20 ساڵ بیتن کچەکە 15 ساڵە داوای لێکردیە کە دەبێ ئیشی لۆ بکاتن چکە بێ ئیشە لەو حاڵەتیدا کچەکە ڕازی نەبووە بووتە کێشە لە نەحبینیان و داوای جیابوونەوەی لێکردی. دوو سەبەبی سەرەکی جیابوونەوەمان لا هەیە بە زۆری ئەو دوو سەبەبەیە. سەبەبی یەکەم ئەو مەسئلەی خراپ بەکارهێنانی سوسیال میدیایە، سەبەبی دومیش بە زوو بە مێردانی ئافرەت و ژنهێنان بۆ کوڕ. بەپێی ئامارێک کە بریتە لە ژمارەیەکی نزیکەی لە سنووری سەرۆکایەتی دادگای تێهەڵچوونەوەی ناوچەی سلێمانی بۆ ساڵی 2021 ڕێژەی هاوسەرگیری 18968 بووە لە بەرامبەریشدا ڕێژەی جیابوونەوە بریتە لە 4673 لە هەرێمی کوردستان و لە ماوەی 5 ساڵی ڕابردووشدا 35 بۆ 40,000 جیابوونەوە تۆمار کراوە. لە ماوەی 10 ساڵی ڕابردووشدا 90,000 حاڵەتی جیابوونەوە تۆمار کراوە واتە لە 125 پرۆسەی هاوسەرگیری بە جیابوونەوە کۆتایی هاتووە. هەتا ئێسانێ لە 83 هەتا ئێستا گرفتەکمان نەبووە بە هیچ شێواجی تێدەگەی وابە تەماشای ئەوڕۆ دەکەی ماشەڵڵا هەمووی گرفتە و هەمووی تەلاقدانەوە ها ئەوجا ئێستا دەرێ مەسەر ژمەژنێژ نمایەوە نییە پێشترە ژمەژنێژ بوو هیچ گرفتەک نەبوو هەتا ئێستاشی دەکەدا ئەگە پیرێژن تووڕە بە ئەمە خۆمان کردەکرد ئەگە ئەمە تووڕەن پیرێژن لێبرنی کتێ و خۆی کردیە ئەنی شتەکانمان لە مارە عەد کردیە لێ نەگەڕین بە بستە دەرێت. جیابوونەوە لە دادگاکان بە هیچ جۆرێک پەلەی لێ ناکرێ هەرچەندە بەپێی یاسای دادبینی شارستانیش نابێ بۆ بینینی هەر داوایەک لە 20 ڕۆژ تێپەڕێ. بەڵام کەمی ژماری دادوەرەکان و قەرەباڵغی دادگاکان وای کردووە کاتێک داواکاری پێشکەش دەکرێت 40 تا 50 ڕۆژی بوێ. هەندێک جار کە دادگا کاتی زیاتر بە هاوسەران دەدا
تەنانەت توێژەران و کەسایەتی دیکەی ناوخێزانەکانیش ڕادەسپێرێن بۆ پێکهاتنەوەی خێزان و تاڵ نەکردنی ئایندەی ژیانی منداڵەکان زۆر جار بۆتە هۆکار کە ئاش ببنەوە خێزانەکەیان هەڵنەوەشێتەوە بە تایبەت لەسەر هۆکارە سادەکان و نەبوونی بەڵگەی سەلمێنەر بۆ جیابوونەوە هەندێک جاریش دواکەوتنی کەیسەکان کاریگەری نەرێنی زۆرە لە ڕووی مادی و معنەوی تێکشاندنی کەسێتی سێ کەیس لە بەردەستی ئەمە سێ مەلەف کە داواکارین بۆ جیابوونەوە دوانیان بە جیابوونەوە کۆتایی هاتووە داخراوە دۆسیەکە یەکیان لە ڕەوتی لێکۆڵینەوە بەردەوامەتیایە هێشتا دادوەر بڕیاری کۆتایی لەبارەیەوە نایەوە ئەوەی کە سەیرە هەرسێکیان لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە کێشەکان دروست بوون یەکێک لە هاوسەرەکان واتە مێردی ژنێک هەستاوە بە بوختان دروستکردن بۆ هاوسەرەکەی لە ڕێگەی مەسنجەرەوە قسەی لەگەڵ کەسێکی دیکە کردو تا 2000 بیکا بە بەڵگەیەک کە بڵێ هاوسەرەکەم خیانەتم لێکەوە هیچ مافێکی قانونی نەدات بەو ژنە دوای جیابوونەوە ئەمە هێشتا ڕەوتی لێکۆڵینەوە ماوە ئەمەیان کەیسی خیانەتی هاوسەریە کە ژنێک بەرامبەر پیاوەکەی ئەنجامی داوە لە تۆڕی کۆمەڵایەتی تیکتۆک ئەمەی دیکەیان کەیسی خیانەتی هاوسەریە بێگومان لە ئینستاگرامەوە ئاشکرا بووەکەوە پیاوێک بەرامبەر بە ژنەکەی خۆی ئەنجامی داوە و هەردووشیان بە جیابوونەوە کۆتاییان هاتووە چەند مناڵێک لە هەردوو کەیسەکە هەن سەرگەردان بوون ئەویان هێشتا لێکۆڵینەوە تیا بەردەوامەکەوە تا ئەو ڕاستە کە بەشێکی زۆری کەیسەکانی جیابوونەوە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکان و سمارتفۆنەکان و ئامێرە زیرەکەکانەوە ڕوودەدەن و تۆڕە کۆمەڵایەتیەکان دەبنە هۆکارێک پوختەی یەکێک لەم چیرۆکانە دەنووسینەوە لە فایلەکاندا هەن پێتان دەڵێن هەندێک جار کێشەکان بۆ جیابوونەوە چۆنن من و هاوسەرەکەم ژیانێکی یاساییمان بەڕێ کردووە و هەموو ژن و مێردێکی تر بە خۆشی بۆ خۆمانەژێن بەڵام ڕۆژێک بەناو مۆبایلەکەی ئاگەڕام بینیم لەگەڵ کەسێکی تر پەیوەندی هەیە ئەجا پەیوەندەکە ئاساییش نەبوو ڤیددیویان لە نێوانە هەبوو وێنیان بۆ یەکتری ناردبوو ئیتر تەنانەت کار لەوەش نەوەستا بوو دیمەنی پێکەوەیان هەبوو بە یەکەوە کە بە یەکەوە وێنەیان گرت بوو من کاوشانە بینی بەڕاستی زۆر شۆک بوون بڕیارمای تر ناتوانم لەگەڵیا بژیم چونکە خیانەتی لێ کرد بووم هەرچەند کە سوکاری هەردوو لامان هەر زۆر هەوڵیانەیە کە دووبارە ئێمە هەردووکمان ڕێک بخەنەوە لەگەڵ یەکتری بەس منی تر بڕیاری خۆم مابوو دڵم زۆر شکا بوو لە هەمووی بازارترەوە بوو کە من ئەوەندە سقم پێ بوو تەواوی پاسۆردی تۆڕە کۆمەڵایەتیەکانی من هەمووی لەلای ئەو مابوو تەنانەت کاتێکیشکە شەڕمان کردبوو من هەربیریشم نەبوو بیگۆڕم چون بۆم گرنگ نەبوو هەر لەلای ئەو بوو هەموو پاسۆردی هەموو شتەکانی ترم دیاراویش ئەوەی قۆستەوە بۆیە هەوڵیدا بوو کە لەو ڕێگەیە بوختانم پێ بکات شەوێک بەنای منەوە قسەی لەگەڵ خەڵکی کردبوو دڵنیام بۆی کە لە کاتی جیابوونەوە ئەگەر قسەم کرد لە لای حاکم ئەوە بەسەرما بسەلمێنێت و بڵێت ئەمیش خیانەتی لێ کردوم و هیچ مافێک بە من نەدات بۆی کە لە دوای جیابوونەوە ئەم قسەی وەکو دەستکەلایەک بەدەستەوە بێت لە کۆی 35 کەیسی داواکاری بۆ جیابوونەوە کە هاتوونەتە لای ئەم پارێزەرە نیوەیان بەهۆی تۆڕە کۆمەڵایەتیەکان و پەیوەندی نایاسایی بوون یاخود داتا و وێنەی کەسی بەبێ ئاگداری خودی کەسەکە خۆی بڵاو کراونەتەوە زورم دەکرێت لەو ژنە و کێسشمان هەیە تەماشا دەکەی بوختان دروستکراوە بۆش زۆر لە ناو لێکۆڵینەکە دو تحقیقاتی خۆمان کردیتمان تەماشا دەکەینەوە ئەساسی نییە و بەس هەدەفی ئەو کەیسە ئەوەندەیە کە ئەو پیاوە هاتی ئەو بوختانە دروست دەکە في سبيل حق حقوقي أو جنة بستي زياتري أملا 35 كيس مال هبوة بازا زياتري بابتي با خراب بكار هناني أمريكاني بيوندي كردنا چلبو موبايل بي فيسبوك بي ئەو پێشکەوتنە تەکنەلۆژیەی بە تایبەت لە ماوەی 15 ساڵی ڕابردوودا تا ئەم ساتە گەیشتوونەتە هەرێمی کوردستان لەگەڵەوەی هەموو تاکێکی کۆمەلگا سوودی لێ دەبینێ بۆ ڕایکردنی ژیانی ڕۆژانەیان و کاراسانیکردن بۆ هەموو چین و توێژەکان بەڵام زۆر جار هاوڵاتیان ئەم تەکنەلۆژیایە بە شێوەیەکی نادروست بەکاردەهێن و ڕێژەی لە 150 جیابوونەوەکان بەو هۆکارەیە لەگەڵ بەڕێوەبەری جێبەجێکاری یەکێک لە کۆمپانیەکانی تەکنەلۆژیای زانیاری و بازرگانی ئەلکترۆنی گفتوگۆ لەسەر هەندێک پرس دەکەین کەوا بوونەتە هۆکاری دروستبوونی کێشە و سەرئێشەی گەورە بۆ هاوڵاتیان ئەو داتایەکی ترسناکیشمان پێ دەڵێکەوە هەوڵاتیان لە هەرێمی کوردستان و عێراقیشدا بۆ ساڵی 2021
لە وێبسایت و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دیکە زیاتر گەڕانیان بۆ کام بابەت کردووە. دانانی ئەپل ئایدی گەورەترین غەڵەتە کە خەڵکی خۆمان لە هەرێمی کوردستان ڕوبەڕووی دەبێتەوە. یعنی زۆرینەی خەڵک کە کاتێک مۆبایلێکی نوێ دەکرێت ئەو زانستەی یاخود ئەو زانیاریەی نیە خۆی بتوانێت ئیمێڵێک دروست بکات یاخود ئەکاونتێک دروست بکات بۆیە پەنا دەباتە بەر ئەو فرۆشگای ئەو کۆمپانیا یاخود ئەو دوکانێک کە مۆبایلەکەی لێکڕیوە. لێر دەکەینە دوو ئەگەر یان ئەوە تا ئەو کەسێک کە ئەپل ئایدەکەت بۆ دروست دەکات لەوێ بۆ دروست دەکات لەسەر ناوی خۆت یاخود ئەوەیە کە دەگەوێتە ئەوەی کە ئەپل ئایدێکی ئامادەکراو بەکاربێنێت. بێگومان زۆرینەی خەڵکی هەرێمی کوردستان بەپێی ئەو داتایانی بەردەستن ئەپل ئایدی ئامادەکراو بەکاردێنێت. لە کاتێکدا ئەو داتای تۆ دەدزرێ لەناو مۆبایلەکەت کە لە کاتی ئەکتیڤکردنی ئایکلااو دەکات تۆ نازانی یەخی چێ بگری یەخی ئەو کۆمپانیای دەگری یانەخی ئەو دوکانی دەگری کە بۆتی کڕیوە یانەخی ئەو کۆمپانیای دەگرێت کە لە رووسایەوە ئیمێڵەکەی دروست کردووە جاروایە لە رووسیای جاروایە لە ئەمریکای جاروایە لە سیندێ بەڵام وەکو عمومی فکرەکە بۆی وازح بێ لای بینەران ئەوەیە کە ئەو ئەپل ئایدی بە ئامادەکراوی دێتە ئێرە ئەو ئەپل ئایدیش کە دەگات هەدەگاتە هەرێمی کوردستان بە هەزاران کە بەلێشاو دێتە هەرێمی کوردستان بە چەندان کۆمپانیای فلتەرکراوە ئەو جەهاتووە. ئەتوانرێت سانسۆری بۆ دارنرێ؟ بێگومانەکە بە یاسا ڕێک بخرێت دەتوانێت سانسۆری بۆ دارێت. یاسایەک نییە ڕێک بخات؟ هیچ یاسایەکمانە باسی ئەسڵەن لە بابەتە تەکنۆلۆژیەکان هیچ یاسایەکمانێت تەنها وەکو شارەزاکان بۆچی پرۆژە یاسایەک نایەن بە پەرلەمان بە لیژنە تایبەتمەندەکان. پێشتر ئەمە یەکێک بوو لەوانەیە کە یاسای داخستنی ماڵپەڕە سێکسیەکانمان پێشکەشی پەرلەمان کرد بەڵام هیچ شتێکی بۆ نەکرا. یەکێک لەو گرفتانەی کە بەردەوام ڕوو لە هەرێمی کوردستان دەکات کە ئێستاش بە هەزاران کەس پێوی ناڵێنی نەبوونی هیچ یاسایەکە کە تایبەت بێ بەش تایبەتەکانی تەکنۆلۆژیا. ئەمە ئێستا باشە لە ئەکاونتەکەی خۆت شتێکە بڵاو کردبوو پێم خۆشە تەنها وەکو فەرعێک لە بەرنامەکە بۆی بچین خەڵک لە هەرێمی کوردستانە زیاتر سێرج بۆ چیەکە حەزەکەم ئالێرەوە جارێکی تر جۆمان لێ بێتەوە. ئەوەی سێرج بۆچی دەکات کۆمەڵێک شتمان هەیە باش یوتیوبمان هەیە فەیسبوکمان هەیە ئینستاگراممان هەیە سناپچاتمان هەیە هەموو شتانی کە باز دەکەین. تەرکیزی بینەران تێک نایەن بەس بەلامەوە گرنگ بوو ببوورە ئەگەر باسی وێبسایتەکان بکەین باسی وێبسایتەکان بکەین تۆپتێن ینی زۆرترین کراوە لە ساسی عێراق جگە لە سایتی هەواڵەکان سایتی سێکسیەکانن ئەو لەگەڵ شتێکدانە زۆرترین نەبەڵێ. ئەگەر باسی یوتیوب بکەین زۆرترین گوێگر لە هەرێمی کوردستان یان شەڕەبەندە یان ڤیدیۆبندی گعدە شتووە بڵێ کە تەنها دوو هونەرمەند زۆر تیابێ بۆ نەتونی و کۆمەڵە قسەی تابێت تەنها دوو هونەرمەندە ساڵ 2021 زیاد لە 100 میلیۆن جار ڤیوەری شەڕەبەندەکانیان هەبوو زیاد لە 100 میلیۆن بڵێن نەوەڵام پێ باش نێناوەکانە بەڵێ سێرسی زیاتری بۆ نەکرێت بۆ نەکرێت کچە کوردێکمان هەیە کە ئەکتەری سێکسە زیادە 10 میلیۆن جار سەیری ڤیدیۆەکانی کراوە 10 میلیۆن جار تەنها لە یوتیوب تەنها لە یوتیوب باسی وێبسایتی یوتیوب هەم بەر تەنها لە وێبسایتی یوتیوب ئەوە بێزگەلەوەی مەسەرەن ئەو یعنی ئەگەر بێت و مقارنە بکەین من داتای زۆرودمان کرد لە بۆ دیڕاستەکەی خۆمان ئەمە کارەسات نییە ئەمە کارەساتە بەڵام ئایا ئاساییە لە وڵاتانی بانمونە دراوسێتۆ لە تورکیا زۆر ژیاویت خوێندنیشت لەوێ بۆ گە هەڵەنەوە بەڵێ لە تووکیا ژوایە هیچ دراسێکتان کرد خۆی مۆزوع خەڵک بڵێن ئاساییە نا خۆی ئاسایی وەکو ئاسایی بوون موضوعی ئینتەرتەینمنت موضوعی تەرفیهی ڕاستە لەسەر ئاستی عالەم لە پلەیەکە بەڵام نەک بۆ ڕیزبەندی و بۆ بێکەسی لە هەرێمی کوردستان هەیە قسەکە لەسەر بابەتەیە سانسۆرە بێت هیچ سانسۆرە لێرە نییە هیچ سانسۆر لە هەموو وڵاتانی دەوروبەری باشە هەبوونی باشە بێگومان بە سەدان کەیس بە هەزاران کەیس ئێستا لە محکەمەکانی هەرێمی کوردستان هەیە لە بنکەکانی ئاسایشەیە کەسێکە کچێکە پیاوێکە بە تایبەتی زیاتر ئەمە باسی ئافرە دەکەین کە قوربانی ئەم کۆمەڵگایان ئەپڵ ئایدی دروست کردو لە دوکانێک دەبینی پاشمایە وێنەکەی لە ئینستاگرام بڵاو بۆتەوە خۆم ئاگادار من ناو کەیس بەشدار بوومە کچێکە لەسەر مارەکردن بووە وێنەکانی بڵاو کراوەتەوە و قەزەی زەوازەکە تێک چووە چەندان کەیسێ دادگا ناتوانێت لای بکاتەوە یعنی ئەو کەیسە درێژە دەچێشێ یعنی هیچ قانونێک نییە قانونی عام هەیە قانونی عامیش ئێستا بۆ من ئەپڵ ئایدی هەموو قانونەکانی خراپ بەکارهێنانی تەکنۆلۆژیای تەماشاکە تێدانی لە هەرێمی کوردستان کە لە کاتێکدا هەزاران کەس ئەو گرفتەی هەیە یەک منی بەسیتت بۆ بڵێم ئێستا لەو ئینستاگرامانەی کە پبلیک و خەڵک دەیان بینی لە عام بڕۆ بە هەزاران وێنەی ئافرەت بڵاو کراتەوە ئەو ئافرەتە وێنەیەکی بۆ کەس ناردووە تەنها لە مۆبایلەکەی خۆی دایەتی نابێت بیر لەوە بکاتەوە ئەو وێنەی چۆن گەیشتە ئینتەرنێت تەنها ئەوەیە کە گۆگڵ ئەکاونتەکەی یاخود ئەپڵ ئایدەکەی کە دانراوە ئەو دوکانێک کە لێی کڕیویان ئەو کۆمپانیان ئەو کەسێک کە جارێک دەستکاری کردووە ئەکتیڤی کردووە. بە پەیامارێک زۆرینەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دانانی ئەکاونتی پاراستنی داتا و زانیاریەکانیان وەک دانانی ئەپڵ ئایدی و گوگل پلی لەلایەن کەسانی شارەزای ناو فرۆشگا و سنتەرەکانی چاکردنەوەی ئامێرە هۆشمەندەکانی پەیوەندی یاخود لەلایەن خزم و کەسی پلەیەک دادەنێن چیرۆکە دڵتەزیێنەکان لەم بارەیەوە زۆرن کەوا چۆن تەواوی وێنەی کەسێک بەبێ ئاگایی خۆی گەیشتۆتە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕۆژانە زۆرەها کەس دێنە لامان بۆ نمونە لە بیرکردنی وشەی نهێنی
یان زۆربەی ئەو کەسانی کە دێنە ناوان ئەو ئەکاونتانی کە دایدێن لەسەر مۆبایلەکان ناوی خۆیان و ژمارە مۆبایلەکانیانە ئێبی ئاگان لەوەی چەندەها کەسەیە بەس ژمارە مۆبایلەکان لێوە دەتوانانی ئەکاونتەکەی لێ ببات قوربانی ئەم کەیسە زیاتر ئافرەتان لەبەر ئەوەی بێ ئاگان لەوەی کە زۆربەی ئەکاونتەکانیان تەنها لەسەر ژمارە مۆبایلیان دادنێ تکا دەکەم هیچ کەسێک ئەکاونت دروست نەکە بە خەڵکی تر یان ئەکاونتی کارت نەکڕن ئەو کارتانە زۆریان فێکن ئەگەر من کارتەکەی لە من بکڕی من لە لای خۆم بیکەمەوە جەناب لە لای خۆت بیکەوە تۆ هەر وێنەیەک بگری ئەو وێنەیە دێتەوە لە بۆ لای من چی زۆربیان ئەوانە فێکن ئەو کارتانێک ئێستا لە بازاڕی هەیە کارتی گوگڵی پێدەرێن ئەکاونتی ئەمریکیە نازانتیە کە بەکاری دەینی هەڵی دەکڕین و بەکار دێنی هەمووی فێکە زۆربەی تکا دەکەم هەر کەسێک بۆ خۆی دروستی بکە پاسوێرد و یوزەرنێمەکەی لای خۆی بی سپاس بە خوداتە ئێستا تووشی هیچ گرفتێک نەبوومە لەبەرەوەی بە شێوازێک دامناوە پرسڕاوێژم بە کەسانی شارەزا کردووە لەم بوارەدا ئەوانیش ئامۆژگاریان کردوم و ڕێنویان کردم کە چۆن بەکاری بێت بەپێی زانیاریەکان زۆرێک لە ئاپڵایدی و گوگل پلەیەکان ئامادە کراون و زۆر جار بەناوی وڵاتی رووسیاوە دێن ئیمێلەکانیشیان رووسین بە 25 تا 70 سەند دەفرۆشرێ و بە نزیکەی لە 5 بۆ 20 هزار دیناری عێراقی هاوردەی هەرێمی کوردستان دەکرێن هیچ سانسۆرێکیان لەسەر نییە زۆر جار چەندین وڵاتی دیکەی وەک ئیمارات و تورکیا و چەندین دەستی دیکەی کردووە چەندین جار فلتەر کراوە کێشەیەکی گەورە هەیە کە زۆر جار تاکی کوردی لە پاراستنی زانیاریەکانی زۆر کەمتەرخەمی دەکات یا ئەوە تا مەسەلەن پشت دەبەستێت بە کڕینی ئەو نوعە معلوماتە شخصیانە لە بازار ئاگاداری ئەو کێشانن کە لە ڕێگەی ئەم جۆرە دانانە لای کەسانێک بە هەڵا کە دانراوە و ئێستش بەردەوامی هەیە بەداخەوە کێشەی گەورەی لێ دروست بووە بە بەردەوامی ئێمە لێرە ئەو لۆکیشنە کە جنابتان تێدان مۆبایلە ژیرەکان لە دەفرۆشرێت زۆر جار خەڵک دێت ئەکاونتەکەی بلۆک بووە مۆبایلەکەی ناتوانێت هیچ شتێکی تێدا بکات لەبەروەی یوزەر و پاسوەردەکەی بزر کردووە ناتوانێت جارێکتر ئەکسسی ڕسمەکانی بکاتەوە ئەرشیفێکی گەورەی هەیە لێی بزر بووە ڕقم تەلیفۆنەکانی کە خەزی کردووە لێی بزر بووە ناتوانێت ئەکسسی بکاتەوە ئەو کێشانە زۆر بەربڵاون چیەکەن ڕوتان تێەکەن ئەڵێن ئەمانەمان توش بووە وەنەیەنە لای جەنابتانڵێ هەموومانە بەسەر هاتووە چی بووە کرێ ئێمە زۆر کات لە قسمی سیانە زۆر جار ئەو حاڵەتانە دێتە پێشەوە ئەوان بەپێی یاسا و ڕێسای کۆمپانیاکان چونکە پارێزگاریکردن لە زانیاریەکان شتێکی زۆر زۆر تایبەتە و هەستیاریشە زۆر جار هەیە حتا کۆمپانیاکەش ناتوانێت بە هیچ جۆرێک جارێکی تر ئەو مۆبایلی بۆ زیندوو کاتەوە یاخود ئەو کاونتی بۆ زیندوو کاتەوە لەبەروەی ترس هەیە کە ئەو کەسە لە ڕاستیدا خاوەنی مۆبایلەکە نەبێت ئەگەرچی پرۆژه یاسایەکی لیژنەی ڕۆشنبیری پەرلەمانی کوردستان کە سەرنجی لیژنەی یاساییشی لەسەر وەرگیرا بوو خوێندنەوەی یەکەمی بۆ ئەنجامدرا دواترە و مەلەفە هەڵ نەدرایەوە بڕیاردەری لیژنەی یاسایی کە پێشتریش بەرپرسی بنکەی پۆلیس بووە و لە وەزارەتی ناوخۆدا بووە زۆر بەوردی ئاگاداری کێشەکانیان بوارەیە لە ڕاستیدا ئێمە دوایەوەی خوێندنەوەی یەکەمی بۆ کرا و لە چۆنەڵی شاڵاوێکی میدیایی ئەتوانم بڵێم ناڕەوا دژی ئەو پرۆژە یاسایە کرا گوایە سانسۆر گوایە بەرگتەسکردنەوەی ئازادیە دەستی سەرۆکایەتی بڕیاریدا پیاچوونەوەیەک بم پرۆژە یاسا بکاوە بە لەگەڵ سندیکای ڕۆژنامە نووسان جارێکی تردا بنیشێ هەڵدیکا گلەی هەبووە کە پێشتر ڕای وەرنەگیرا بەتەکید ئێمە ئەوە نەزەری ئەتیبار وەرەگرین لە ئێستادا سەرقاڵی ئەوەی کە دوای ئەوەی کە وەرزی تەشریعی با بڵێن خولی بەهارە دەست پێ ئەکاتەوە لەگەڵ سندیکای ڕۆژنامە نووسان دابنیشین و ڕەئی چەندین خەڵکی پرۆفیشناڵ و پسپۆڕی ئەو بوارە وەربگرین یاریکردن بە موبایل و بڵاوکردنەوەی ڕسمی خوشکان و ئافرەتان و هەندێک جار لە ڕێگەی ئەپڵ ئایدیەوە دزینی معلوماتی ناو موبایل هەموو ئەمانە لە یاسای خراپ بەکارهێنانی موبایل ئەتوانم بڵێم دیتێڵ و وردەکاری تێدا نییە پێویستە بە یاسایەک ئەمانە هەموو ڕێک یاسایکی نوێیان یاساکە هەموو پێم وایە دەبێت یاسایەکی نوێ بێ و ئەو هەدەفانی کە لە یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی هەیە لە ساڵی 2008 ئەو یاسایە کۆتایی پێبێنین و هەندێک بڕگە و بابەتی گرنگی ئەو یاسایە بێتە ناو ئەم یاسا تازەیە ئەتوانم بڵێن سەدان کەیسی تەلاقەیە لە محکەمەکانی کوردستان بەهۆی
دیسانەوە خراپ مامەڵەکردن لەگەڵ سۆسیال میدیا و ئەوانە و دەیان کەیسی هەڕەشە و هەیە خۆکوشتن هەیە بە ئەتوانم بڵم بەدەیان ئافرەت خۆی کوشتووە لەبەرەوەی لە ڕێگەی سۆسیال میدیا و هەڕەشەی لێکراوە بۆ وێنەیەکی بڵاوەکرێتەوە ئەگەر نەچێتە ژێرباری ئەوەی پارە بە خەڵک بایا هەندێک شتی تری معنەوی بە هەندێک کەس بە. سندیکەی ڕۆژنامەنووسانی کوردستان مۆڵەتی ڕۆژنامە و گۆڤار و ماڵپەرە ئەلکترۆنیەکانیش دەدات. وەزارەتی ڕۆشنبیری مۆڵەتی رادیۆ و تەلەڤیزیۆن دەدات. ئایا دەتوانرێ بەبێ سانسۆری ئازادیەکان سنوورێک بۆ بەرفراوانی کاری سۆسیال میدیا و ڕۆژنامەنووسی هاوڵاتی دابنرێ و کاریگەری لەسەر ئاشتەوایی کۆمەڵایەتی دروست نەکەن؟ بەتەنێ ڕەبت نییە ئەو بابەتە بە هەرێمی کوردستانەوە بە خەڵکی کوردستانەوە بە هەموو جیهانەوە چارەسەرکردنی هێشتا لە گفتوگۆدایە لەسەر ئاستی جیهانی. بەڵام لەبەرەوەی هەندێک شوێن لە وڵاتانی پێشکەوتوو هەندێک یاسایان هەیە کە تەواوکەری یاسای ئازادی ڕادەربڕینن، تەواوکەری پاراستنی مافی مرۆڤن، تەواوکەری چۆنیتی بەکارهێنانی زانیاریەکانن، هەندێک قۆناغیان بڕێ لە چارەسەرکردنی ئەو بابەتانە. بەنسبەت ئێمە لە سندیکا زۆر گفتوگۆی بابەتە دەکەین لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری، لەگەڵ دەستگای دیکە، لەگەڵ دادگاکان ئەو بابەتە مناقەشە دەکەین. بیر بکەینەوە چۆن چارەسەری بکەین لە کاتێکا تەسیر یان کاریگەری نەبین لەسەر ئازادی ڕادەربڕین. بەڵام ئێستا بە حکمی ئەوەی کە گۆتەیەک پێیا بۆ پێدەگوترێ هاوڵاتی ڕۆژنامەنووس، ئێمە کێشەمان لەگەڵ ئەوە هەیە چۆنێتی هاوڵاتی ڕۆژنامەنووس چارەسەر بکەین، چونکە ئێستا چۆتە سەر کاریگەری حیاتی شخصی ژیانی کەسەکان و کاریگەریکەنشی دەبینینە ناو کۆمەڵگادا. بۆ ئەو بابەتە ئێمە وەکو سندیکا ئیش لەسەرەوە دەکەین لە چەند بواب دەواازەیەکەوە چارەسەری بکەین. یەکەم لە کوردستانە ئێمە لەلایەنە فەرمیەکان گفتوگۆ بکەین تێک بکەین چمان دەوێت چ چارەسەر دەکەین، لەکوێدا ئەمە ئازادەکان دەپارێزین، لەکوێدا سوشیال میدیا چارەسەر دەکەین. ئی خاڵی دووەم ئەوەیە تەواوکاریەکانی یاسایی چی ئەگەر دواتر مەجال هەبوو دەکرێت ئینسان گفتوگۆی بکە. سێیەم بەرپرسیارەتی لە بەکارهێنانی ئەو سمارتفۆن یان هەر ئامرێزیرەکانی کە منەسەکان سەکۆیەکان لێوەردەستا. کۆمەڵێک بابەتەیە کە پێویستە گفتوگۆی بکە سندیکاش تەرەفێکی ڕئیسی لەم چارەسەرکردنی. زۆر باشە ئەوەی کە زانیاریمان هەیە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لە ئێستەیە پرۆژەیەکی لە بەردەمە بۆ ڕێخستنەوەی ئەم دۆخە. ئەم پرۆژەیە گەیشتۆ بەکوێ؟ کارکردن لەسەری بەردەوامە لیژنە هەیە، ئەتانێت چۆن ڕێکی بخەنەوە پرس بە چی ترەکەن لەم بوارە یارمەتی دەرتان بێ. لەوێدا لەنا ئەو پرۆژە یاسایی کە ئەنجومەنی نیشتمانی میدیا و ئێمە لەوێدا چارەسەرێکمان کردبوو بە مادەیەک. بەڵام ئەمە بخۆی لە ئەسڵدا لە زۆر وڵاتان یاسایشی تایبەت هەیە بۆی کە ئینسان ژیانی کەسی زانیاریەکانی تا ئاستێک لەسەرەوە بۆ خوارەوە دەپارێزرێت. لیژنەی ڕۆژنامەی پەرلەمان پرۆژە یاسایکی سۆشیال میدیای دەرکرد بەوێ گەڕانەوە بۆ سندیکای ڕۆژنامەنووسان کە تەرەفەکە ڕێی وەرنەگیرە. بەڵام لەگەڵەوەش ئێمە پشتگیری نیەتی لیژنەکەمان بە باش زانی، بەڵام پرۆژەکەمان بە خراپ زانی. نەک لەبەرەوەی ڕای من، لەبەرەوەی هەندێک چارەسەری تێدا بوو کە بە حەقیقی چارەسەری شتەکان ناکە. میکانیکیە دەیباتە دادگا کە بردێ دادگا بە وختە هەموو کێسەکانمان هەر شتێک بڵاو بێتەوە، هەر شتێک بە نەزانی بی بەزانینی بی دەچێتە دادگایمە. دەمانێت کێسی دادگایی کەم بکەینەوە لە چارەسەری بنەڕەتی قەزیەکان بکەین. نامانوێت ئێمە دەوڵەتی پۆلیسی دروست بکەین یان دەوڵەتی ڕقابەی پێشوەختە دروست بکەین، یان دەبێ یاسا بۆ هەر بوارێک دەربکەین و ئاراستەی یاسادانەر لە هەرێمی کوردستان بێک ئاراستە بێ، یان دەبێت یاسای هەم ڕۆژنامەنووسی ژمارە 35 ساڵ 2007 هەموار بکەینەوە بە شێوەیەک ئەم بابەتانە هەمووی لەخۆ بگرێت. لە ناو لیژنەکانی فتووادا لە هەرێمی کوردستان لیژنەی کۆمەڵایەتی هەیە کەوا ئەرکی سەرەکیان هەوڵدانە بۆ پێکێنانەوە ئاشتەوایی لە نێوان خێزانەکان. بەڵام وا دیارە لە سەردەمی پێشکەوتنە تەکنۆلۆژیەکان ئەرکی زانایانیایی و لیژنەکانی فتوواش قورس بووە. ئێمە لیژنەمان هەیە، لیژنەی کۆمەڵایەتی هەوڵ دەدەین چارەسەری کێشەکانیان بکەین. بەزاری وا هەیە ئەوەندە قوڵ بۆتەوە ڕسمەکان بڵاو بوون، خەڵکی ڕسمی بڵاو کردوتەوە، چونەتە ناو نهێنی یەکتریەوە، نهێنی ئافرەت بڵاوەتەوە چۆتە شوێنێکی کە خەڵکێکی هەلپەرست و نەخۆش و ئەوانە توانیوێتی تازە شتەکە لە کار ترازاوە و پیا و جاری وای ڕازی نابێ، نفسی قبوڵی ناکە، زۆر جار ئامۆژگاریش دەکرێن بەس فایدەی نەماوە. تازە هەر کەسێک بەبێ ئیزن بچێتە ناو مۆبایلی کەسێکەوە، مۆبایل کۆدی مۆبایلی کەسێک بشکێنە بەبێ ئیزن، یان بچێتە ناو ڤایبەر و ڕسم و مەلەفاتی هەر کەسێکەوە بەبێ ئیزن، ئەوە گونەهبارە، زۆریش گونەهبارە. و پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاخیر وەسیەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی ئەلا ئین ئەموالەکم وأعراضەکم وحرام عليكم كحرمة يومكم هذا في بلدكم هذا في شهركم هذا. سیویەک ڕۆژ پێش وەفاتی ئەمە ئامۆژگاری پێغەمبەر صلی الله علیه و سلم کە ئاگادار بن کەسایەتی هەر یەکێکتان حرامە شکاندنی، ماڵی هەر یەکێکتان حرامە خواردنی، بە تایبەتی شتی ئەخلاقی و شەرەف و ناموس کە ئەوە یعنی زۆر فیتنەی گەورەی لێ ئەکەوێتەوە.
ئەگەر لەم پرۆگرامەدا تەنیا باسمان لە ئامێرە زیرەکەکانی بواری پەیوەندی و بەرفراوانی و نەبوونی سانسۆری تۆڕە کۆمەڵایەتیەکان و داران و دروستکردنی ئەکاونتی پاراستنی زانیاری و داتاکان بە هەڵە کردبێت وەک گرنگترین هۆکارەکان بۆ پرتەوازەبوونی کۆمەڵایەتی و جیابوونەوەی هاوسەران بەڵام نابێت لە بیرمان بچێکەوە چۆن ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO ئالوودەبوون بە یاریە ئەلکترۆنیەکانی وەک یەکێک لە مەترسیدارترین هەڵسوکەوتەکان و هۆکار بۆ تێکچوونی باری تەندروستی داناوە کە دەبێتە هۆی دروستبوونی کێشە لە بینین و گوێبیزبوون و کەمخەوی و ڕەفتاری شەڕەنگێزی و خەمۆکی و پاڵنەر بۆ کێشەی گەورەی ناوخێزان دواتریش بۆ جیابوونەوە.